لە ئێستادا چەند یاریزانێک لە تیمی یەکەمی هەڵبژاردەی عراقدا یاری ئەکەن کە کوردن بە نزیکی 5 یاریزانیان کوردن. یەکێک لەوانە یوسف ئەمینە. یوسف ئەمین ئێستا ناوێکی گەورەیە لە تۆپی پێی عراقدا. بێگومان یوسف ئەمین کووردە، خەڵکی دەربەنی خانە. پێش ئەوەی یوسف بناسرێ و خەڵک بزانێ یوسف کێیە، وەکو کورتسات چەندین جار دیمانەمان لەگەڵا کرد. سەرەتای دەرکەوتنی پێم وایە 2018 بوو کە لە ئەڵمانیاوە چووە سویسرا بۆ یاریکردن لە یەکێک لە یانەکان. دیمانەمان لەگەڵ یوسفا کرد و یوسف زۆر لاو بوو. ئەو کاتە بێگومان خەونی دەبینی بۆ گەیشتن بە لووتکە. ئێستا یوسف گەیشتۆتە لووتکە و لە یەکەم یاریشدا توانی گۆڵێک تۆمارکە. یەکەم دەرکەوتنی یوسف پێش پیشەگەربوونی ئەتوانم بڵێن لە کورساتەوە بوو کە ئەمڕۆژ لە سپۆرت مەگەزین جارێکی دیکە پیشانی ئەینەوە. یوسف ئەمینی دەربەندی خانی و یاریزانی نێودەوڵەتی کوردی هەڵبژاردەی عراق لە یەکەم یاری خۆی لە تیمی یەکەمی عراق گۆڵێکی تۆمار کرد. پێش یارەکە لە ڤێتنام یوسفی ئەستێرا لە یەکێک لە سەرتاشخانەکانی وڵاتەش قژی چاک کردووە و دواتریش ڤیدۆکەشی بڵاو کردوێتەوە. یوسف ئاستێکی سەرنجڕاکێش پیشانەدا لە پاڵاوتنەکانی مۆندیال لەگەڵ عراق، هەرچەنە بە یەدەکی هاتنناوە بەڵام توانی گۆڵێک تۆمار کات و نزیکە لەوەی کە شوێنی خۆی لە پێکاتی سەرەکیدا بکاتەوە. دواتر ڤیدۆکەی یوسف بڵاو بووە کە لە ڤێتنام خەریکی سەرچاکردنەوە لەوانێوانی ژنیان ناسیبێکەوە سێرەیەکی تۆپی پێ و دواتر گۆڵێک لە هەڵبژاردەی وڵاتەکەش تۆمار دەکات. ئەم ڤیدۆی یوسف کاردانەوەی زۆری بە دوای خۆی داهێنا و خەڵکێکی زۆر سەرنجیان لەسەر یوسفە کە ئاسی بەرەو پێشەوە بچێ. یوسف چەند ساڵێک پێش ئێستا لە هەنگاوەکانی سەرەتایدا بۆ پیشەگەربوون لە ڕێگەی سکایپەوە دیمانێکی تایبەتیمان لەگەڵدا ئەنجامدا و باسی لە خەونی خۆی کرد لە وەرزشدا. ئێستا یوسف وەک یاریزانێکی پیشەگەر دەرکەوت و بەردەوامیشە لە پەرەپێدانی ئاسی و چاوەڕێی داهاتوویەکی باشتری لێ دەکرێت. ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە ئەچینە ئەڵمانیا لەگەڵ یوسف وەلید قساکەین کە ئەو گەنجە کوردەیە لەگەڵ یانەی زیورخی سویسری گرێبەست ئیمزا دەکات و ئەچێتە ئەوێ. یوسف سڵاوت لەبێ ئەم کاتت باش. ئێمە خۆشحاڵین کە لەگەڵ گەنجێکی وەکو تۆیە قساکەین کە تۆ لە ئەکادیمیای دۆرتمۆند دەرکەوتووی لە هەڵبژاردەی ئەڵمانیا یاری و کردووە و ئاگەیتە یانەی زیورخ. ئەمەیە سەرەتا ئەوم بۆ بژێڕیتەوە بۆم باسکەی بزانم یوسف چۆن گەیشتە ئەکادیمیای دۆرتمۆند وە کاتێک کە سوکارەکەی تۆ تۆیان بردا فێربوونی تۆپی پێ چیان پێوتی؟ وتیان ببە بە ئەستێرەیەک و تۆش بەڵێنەکە و بەجێ هێناوە؟ ناوەڵا یەکەم جار 4-5 ساڵوم بۆ خۆشی یاریم کرد. دوای ڕۆیشتم تیپێکی زۆر باش ناوی بوخمە دەرەجە 2 ئەڵمانیایە. دوای ئەمە دۆرتمۆند داوای منی کرد. باشە، لە بۆ خۆم لەگەڵ چێ یاریتە کرد؟ ئەوانەی کە لەگەڵ تۆ یاریانە کرد ئەو گەنجانە هەر تۆ کورد بووی لە ناویانە قورس بوو بۆ تۆ تا خودجێگەی خۆ بکەیتەوە؟ ئەروەڵا یەکەم جار زۆر قورس بۆی زۆر ئەڵمانی تیا بوو. من و دانێکی تر بەس تورک و بەس ئێمە ئەوسلێندە بووین. باشە، یەکەم جار دووەم سێنگمان زەحمەت و دوای بەڵام. چەند ساڵ بووی ئەو کاتە؟ چەند ساڵ بووی کە لە بۆ خۆم یاری کرد؟ 9 ساڵ بووم هەتا 11 ساڵەوە یاریم کرد. 9 ساڵ بووی. باشە، تۆ کە چوویتە بۆ خۆم لەوێ وەکو خۆت باسیەکەی ئەڵمانی زۆرتیا بوو، چۆن توانیت خۆت بسەلمێنی؟ مەشقی زیاتر تەکرد کە سوکارت چۆن هاوکار بوون تاکو پێش ئەڵمانەکان بیتەوە؟ باوکشم خۆی یاریچی بوو لە ئەڵمانیا، لە دەرەجە 3 ئەڵمانیا. ئەو زۆر تەمرینی کرد لەگەڵ من و خۆمیش بۆ تەمەن باش بوو. ویستە لە باوکە باشتر یاریکەی تۆ بۆیە ئێستا گەشتوویتە ئەوێ؟ ئاوایە. ئێستا تۆ لە باوکە باشتری؟ بەڵێ. باشە، باسی ئەوم بۆ بکە. دواتر چوویتە دۆرتمۆند، ئەزمونێکی نوێ بوو بۆ تۆ. چۆن تەعامل لەگەڵ ئەوان کرد؟ چۆن هەڵسوکەوت لەگەڵ ئەوانە کرد تاکو باشتر دەربکەوی؟ دۆرتمۆند زۆر زەحمەت و یەکەم جار بووم بۆیە زۆر یاریچیان هاورد لە یاریشیان هاورد لە سویسری و لە
نەمسا و لە سوید ئەوان هەمویان باش و بەڵام لەوەیش خۆم جوان یاریم کرد دوای ڕۆشتم سەرەوە. باشە یوسف ئەمەوێ ئەوم بۆ باسکەی ئێمەش لە کوردستان ئەکادیمیای زۆرمان هەیە منداڵی زۆر وەکو تۆ یاری ئەکەن ئەبێ باسی ئەکادیمیای دۆرتمۆندمان بۆ بکەیت چیان پێوتی چیان فێرە کردی لەگەڵ ئەوەی تەنها تۆپی پێ نەبوو چیانەوە چۆن خواردن خۆی چۆن پشوبەی ئەومان بۆ باسکە وایە بەڵێ دۆرتمۆند زۆر یارمەتیان کرد بۆ مەکتەبیش لە مەکتەبیش